هنرمند شێوەکار فارس بێبانیمە فارشەمە بێبانی ناسیار فارس بێبانی دەست پێکە منە هوەریش ساڵت هەشتیا مەدەست پێ کرد ساڵێت وەختی ئەس قوتابخانە سەرەتایی بجار پشتی مادیتی ناوگوند طبعا ئەم بژنێ گۆڕەپانە یا گوندە بێبانێ ئەو خۆشەکەم بژنێ هۆرگاشە سواری بجال vê gorapanê gelek xweşî û nexweşiyetma û aheng û rêw rismê ayînî têne geran hêre. Bi ca rojekê min me dît wextê çavên van dîwara keft hinek dîwar jê hinek ber bûn net li bexkirî bûn ew bûn mişik harîkarî طبعا hinek gencê derveyê welatîş min got yefera min got wan genca min got yefera em bibînîn em van dîwara li bexkeyn وصبغ كين ووك هنري شێوەکار و ئەس ڕسم چێکم ئەس دێ خۆبەخش بۆ گوندێ خۆ ئەس دێ ڕامشۆلکەم سەبیل چیتەش دا جوانێک بدەتە vê گۆڕەپانامە و پاقیژیەکەش کام و هەندێک شۆلە دیشکمە تینەم دێت دەکەینە بەس ئەف ئاهەنگامە یا توافەشە سوارێ هات ئەم نەگەهشتین ئینشاڵە دار دێنە چاندن هێرا و دێ گەلێک شۆلی دێ ناکردن ئەف گۆڕەپانەش دێتە سەبکردن چەمەندۆکردن و دێ بتە وەکی گوتی شانازیەکە بۆ هەموو خەڵکی گوندی و بۆ خەڵکت گوندێتمە دیشک طبعا ما دە دوازدە گوندێت تێن سەردانا یا وی خاسێمەت بکەن